سڵاو بەڕێزان، ئایا کورد نەتەوەیە یا ئەتنیکە؟ ئەگەر نەتەوەیە کەی وەک نەتەوە سەری هەڵداوە؟ ئایا فارس کەی بۆتە نەتەوە؟ پەیوەندی نێوان فارس و کورد چییە؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر ئاڕاستەی زۆر بەڕێز مامۆستا ماوکۆ ساوین دەکەین. بینەرمان بن. مامۆستا بەخێربیت. زۆر سپاس دەکەم مامۆستا. حەزەکەم ئەم بەرنامەی تایبەت بکەین بە ڕەچەڵەکی کوردۆیان. بەڵێ. ئەتوانین لە ئێستا بڵین بەپێی بیردۆزە نوێیەکان با بڵین کورد نەتەوەیە بە هەموو ماناکانی کەلیمە؟ کورد نەک ئیمڕۆ نەتەوەیە، بەڵکو 2000 ساڵ پێش مەسیحیش لەوانەیە بوو بێتە نەتەوەیەکی گەورە. ئەنی ناتوانین ناسنامەی نەتەوایەتی لە کورد بستێنین. چونکە ڕەگ و ڕیشەی کورد لەوانەیە بگەڕێتەوە بۆ 4500 ساڵ. نەک وەکو دەستەواژەیەکی نەتەوایەتی، بەڵکو لە کۆکراوەی هۆزەکانەوە بوو بە نەتەوەیەکی گەورە. ئەوە چۆن ینی یەک ڕەچەڵک نێکەوەتە چەند ڕەچەڵەکێکە، چەند ئەتنیچێکە، چەند هۆزێکە، چەند هۆزێکە. خۆی ئەمە بابەتێکە پەیوەندی بە زانستی بیرکاریەوە هەیە. لەوانەیە ئەمە تۆزە سەرنجڕاکێش بێ بۆ بینەران. ئێمە دەبێ بزانی ژماری دانیشتوانی گۆی زەوی 2000 ساڵ پێش لە دایکبوونی مەسیح چەند بووە. ئەوڕۆ 7 بلیۆن کەس لەسەر ئەو هەسارەیە دەژێت. 400 ساڵ پێش ئێستا ژمارەی دانیشتوان 350,000 ملیۆن بووە. 350 ئێستا 7 ملیار یانی. ئێستا 7 ملیارە. باشە. بەپێی هەندێک دەق دەڵێن لەوانەیە 28 ملیۆن کەس بوو بێت لەو هەسارەی ئێمە 2000 ساڵ پێش لە دایکبوونی مەسیح. دەتوانین بڵێن ئەو سەردەمەی کە سۆمەریەکان دەسەڵاتیان 4000 ساڵ پێش 4000 ساڵ پێش ئێستا ئێمە لە بینی 28 بۆ 50 ملیۆن بووین. باش ئەگەر ئێمە ئەو ژمارەیە دابەشی سەر گۆی زەوی بکەین، ناوچەی میزۆپۆتامیا و چین و هیند و ئەمانە کە هەمووی ژیانی تێدا بووە چەند بووە؟ ڕووباری نیل و وانە لە یۆنانی ژیان هەبووە، لە ئەفریقا هەبووە، لە چین، یابان، کۆریا. کەواتە بۆمان دەردەکەوێ ئێمە هەموومان لە قۆناغی هۆز بووین. هیچ نەتەوەیەک دروست نەبووە. لەو کاتە هیچ نەتەوەیەک دروست نەبووە. چونکە تۆ ناتوانانی بە 200,000 کەس بڵێ نەتەوە. بەڵام لە ناوچەی زاگرۆس کە خێزانەکان گەشەی کردووە، لە خێزانێکەوە وردە پەرە دەسەنێ دەبێتە تیرە و لە تیرەوە دەبێتە هۆز. ئەمە قۆناغێکی زۆری دەوێت. بەپێی هەندێک دەق مادەکان بۆ یەکەم جار کە کۆ دەبنەوە هۆزەکان یەک دەگرێت، هەندێک دەڵێن لەوانەیە 800 ساڵ پێشی زاین بوو بێ و هەندێک مێژوەکەی دەگەڕێنەوە بۆ دوورتر کە مادەکان یەکیان گرت بێ، هۆزەکان یەکیان گرت بێ، ببن بە نەتەوەیەکی سنترالایز، یعنی ببێتە سنتەر. یعنی ئێمە ئەگە سەیری گوتمان ژماری دانیشتوان کە ئەوەندە بووە، لە چین نەتەوە دروست نەبووە، هەمووی هۆز بوو. لە 210 پێش زاین پاشایەک لە پاشەکانی چین هەمویان کۆ دەکاتەوە وەکو مادەکان دەبن بە نەتەوەیەک و شورای چین دروست دەبێت. یعنی ئێمە پێشی چین بووینەتە نەتەوە. لە هیندستان ئەو شێوازە بەکار هات کە پاشایەک هەڵکەوت ویستی هەموو هیندستان بکاتەوە یەک، بەڵام سەرکەوتوو نەبوو. ناوچەکە تقریبەن زاڵ نەبوو بەسەر هەموو نەتەوەکان، بۆیە تا درنگانیش فرە ئاین و فرە هۆزەکان هەبوونە. یعنی کورد پێشی ئەمانە بۆتە نەتەوە. ئەگەر ئێمە یەکەم نەتەوە نەبین، دووەم نەتەوە بووین. ئەگەر دووەم نەبین، سێم نەتەوە بووین. ڕاستی مامۆستا ئەو جۆرێک نییە لە بڵێن ئەو عەقڵە ئازاردراوەی ئێمە کە ئێستا خاوەنی چوارچەوەیەکی سیاسی نین، یا ئەمە شتێکی عیلمیان قسانەی من بە شێوەیەکی عیلمی ڕافەی ئەو مەسەلەیەم کردووە. مەسەلەن ئاشووریەکان هاتوون. باشە من کە مێژوو نووسم بە شێوەی مەیدانیش
گەڕاون بەناو کوردستانە. ئاشووریەکان کە هاتوونەتە هەولێریان داگیر کردو و دوایی مەنتیقەی کەرکووک ئیخۆ ئاشووریەکان 100,000 جەنگاوەر نەبوون. مەسەن 100 ساڵ پێش ئێستا هەولێر هەر قەڵا و تعزیل و تەیراوە بوو. 10,000 کەس نەبووە کە ئاشووریەکان هاتوون دوسێ خێزان لەوێ جێنیش بوونە و کۆنتترۆلی هەولێریان کردووە. ئەنی شارەکان بچووک بوون. ئێمە ساڵی هەفتاکانمان لەبیر دێکە هەولێر چەند بچووک بووە. بۆیە ژمارەی دانیشتوان ئەوەندە نەبووە. ئێمە ناتوانین بڵین ئاشووریەکان نەتەوەیەکی زلهێز بوون. ئاشووریەکانیش لە قۆناغی هۆز بوون. بەڵام لەوانەیە هۆزەکان تەشەنەی کردبێ و داگیرکەر بوونە. ئەوەیە خەسڵەتی بینی سامی و ئاری مادەکان. ئێمە ئاشتی خواز بووینە چونکە ماوچەی فراوان خواز نەبوون لە بەریەک هۆکار. جوگرافیا لەگەڵ جیۆلۆجی دەور دەبینە لەو بوارەوە چونکە کورد کشت و کاڵی کردو ماڵداری کردو پێویستی بەداگیرکردن نەبووە بەس ئاشووریەکان کە لە ناوچەی ئوردنەوە هاتوون برسی و بیابانی بوون بۆیە هاتوون وردە و دە شوێنەکانیان داگیر کردووە. ئەمە فاکتێکی مێژووییە ناتوانین بڵین ئەمە لە ئازاردانی نەتەوایەتی بووە چونکە بەڵگە زۆرە یەک لەوانە مەسا ئاشووریەکان کە هاتوون خەڵکیان کەوڵ کردووە وەکو بڵێ ڕەوەند بوون ڕەوەند بوونە خەڵکیان کەوڵ کردووە. ئەوە بەپێی هەموو مێژوەکانی خۆیان کە چوونەتە ئیلام تەنانەت خوداکانی ئیلامیان هەمووی تێک و پێکشکاندووە هەستاون گۆڕەکانیشان هەڵکەندووە توانە با لەبەر خۆری دابنین بۆ شێوە ئیهانەی پاشاکانیشان کردووە. بەڵام کە مادەکان ئاشووریەکانیان ڕوخاند خەڵکیان ئازار نەدا ینی وەکو ئێستا ڕێک ئەمە دوو کەلتورە کە ڕەگ و ڕیشەیەکی زۆر دووری هەیە ینی ئەمە ئێستا نییە. بۆیە مادەکان کە لەو نەتەوەی دروست بوون هەمیشە چاویان تێبڕیەوە داگیریان کردووە چونکە خۆیان داگیرکرد نەبوونە. زۆر باش کەواتە مادەکان چێن ینی مادەکان پەیوەندیان بە کوردەوە پەیوەندیان بە کوردەوە. پێش ئەوە باسی ئەمە بکەین مادەکان بەپێی مێژووی هیرۆدۆت دەڵێ ناویان ماد نەبوو ناویان ئاریان بوو ینی وشەی ئاری ئەوە مادەکان وایان پێکتونە و لە ئاڤێستاش باسی خاچی ئاریان کراوە. ینی ئێمە دوو مەزدەرمان هەیە من کتێبەکانم لەسەر یەک شتە تەدقیق لە مێژوو دەکەم ینی بڕوا بۆ مێژوە ناکەم ئەوی کە نووسرابێ بەراوردی دەکەم. ئێستا دوو سەرچاوە هەیە سەرچاوی ئاڤێستا و سەرچاوی یۆنانی کە باسی لە ئاریان دەکات کەواتە مەنتیقەی ئاری مەنتیقەی ئێمە بووە نە پەیوەندی بە فارسەوە هەبووە نە پەیوەندی بە ئەوروپاوە هەبووە. ئەوە خەریکە ئەوەشمان لێدەستێنن دەڵێن ئاریەکان فارس بوونە و ئاریەکان پەیوەندی بە کوردەوە نییە. مامۆستا باسی فارس ئاریەکان چی بوون کەواتە؟ ئاریەکان ناوچەی ڕەسەنی ئێمە بوون. مەبەستم فارسەکان فارس بنەماڵەیەک هەبووە ناویان هاخام نشین بوونە. ئەزا ئێمە دوای دەتوانین لەسەر هاخام قسە بکەین ئەو هاخامانە چێ بوونە. هاخام نشین لە ناوچەیەک جێنیش بوونە لە خوارووی میدیا بنەماڵە بوونە. دوای وردە بنەماڵەکەیان دەسەڵات دەگرن لەگەڵ میدیا دەبنەوە یەک دەبێتە میدیان پێرژیا. ینی ئەمەش یەک لە هەڵەکانی تری مێژووە دەڵێن مادەکان دەسەڵاتیان نەما بە پێی مێژوەکان دەنووسرێ میدیا پێرژیا هەردووچیان ماد و فارس. ئەو بنەماڵەیە بە ناوی ناوچەکەوە تەشەنە دەکات نەک نەتەوە ینی جارێ فارس نەبووتە نەتەوە. ئێستا وەکو نەزەریەک دابنێ ئێمە هەندێک شت هەیە وەکو دەوێت بە مەنتیق و لۆزیک لێشی دەینەوە ینی ئێستا وەکو بۆ نمونە لە مەهاباد دەسەڵاتدارێک هەبێ بێت وردە ناوچەکان داگیر کات و دەست بەسەر هەولێر و سلێمانی و دیاربەکر بگرێ معقول نییە بڵین مەهاباتیەکان خۆی یەکەم جار زاراوەکە وا دروست دەبێت دەڵێن مەهاباتیەکان هێرشیان کردە سەر سنەیەکان وانە یان مەسا هەولێریەکان سلێمانیەکان. لێرە ناوچەی شارەکەت لە دواییدا دەبێتە تابیعێکی نەتەوایەتی. بۆیە مەسلەی هاخامنشین کە تێکەڵ دەبێتەوە بەنەتەوە بە ناوی شوێنەکەوەیە ئەجینە بنەماڵەیەکی هاخامنشین لە سەردەمی ساسانی وشەی هاخامنشین خۆی لە چۆ هاتووە. من ئەو ڕەئیم هەیە هاخام لە حاخامەوە هات بێ چونکە لە سەردەمی سەرگۆنی دووهەم کە دەکاتە 950 پێش زاین بۆ 800 دەڵێت کە هێرشیان کردە سەر جووەکان
هاخام ڕابەری ئاینیە ڕابەری ئاینی یەهودیە دەڵێت کە هێرشیان کردە سەر جووەکانیان نەفی ناوچەی میدیا کرد یعنی کەواتە ئەو هاخەم نشینیانە ئەوانە بوون کە نەفی کراون من وای بۆ دەچم چکە لەبەر یەکشت ئەو جوانەی کە نەفی کراون بۆ ناوچەی میدیا لە ناوچەی میدیا ئازادی خۆیان هەبووە کەواتەوە لە سەردەمی سەرگۆنی دووهەمەوە جووەکان لە ناو ئێمە ژیاون نشین یعنی شوێنی نیشتەجێ بوون نیشتیمان یعنی ناکرێ ها ئەو ح وەکو کە زۆرێک نزیکەمە دائیمە بۆ جووەکانی دەڵێن هاخامی ناڵێ حاخام حی نییە دەڵێن هاخام لە دوایدا فارسەکانی ژوایان وەرگرتو بەڵام هاخام نشین مەسادیرمان هەیە کە پێی دەڵێن مەسادیری تەلمود من سێ مەزدەرم لەلایە هەر سێ مەزدەرەکان یەکیان دەڵێ کە باس لە شتێک دەکات سەرچاوی ئینگلیزی ئەوە بەڵێ ئینگلیزی و عیبریا دەتوانێت بە ئینگلیزیەکە بخوێن بەڵێ ئەمەیان باس لە بڕگەیەک دەکات دەڵێ باسی ڕووداوێک دەکات دەبەن تەورات تەلمود بابەتێکی زۆر دوور و درێژە باس لەوەی دەکات دەڵێ هەمان چیرۆک بۆ شوانێک بۆ ئێمەی هێنا دەڵێ ئێستا کە پێیان دەڵێن پارس قەوسەکیشی کردوتەوە دەڵێ جوو پارس جوو نەک جووی پارس ینی جووی نیشتیمانی فارسەکان ینی ئاماژەیەکە مەزدەرێکی کە هەیە کە 100 ساڵ پێش ئێستا چاپ بووە ئەمە گەورەترین کەسانی ناو یەهودی بووە ناوی ئەلێکزاندەر خەنوق ئەمە بابەتێکی نووسیوە ڕەخنە لە دوو هاخامی تر دەگرێت دەڵێت کە تەلمودیان تەرجمە کردووە ئەوان وا تێگەیشتوون کە پارس مانای جوتیار دێ ینی ئەو ڕەخنەی گرتووە مەسەلەن نەیگوتووە جوتیارە دەڵێ ئەو دوو کەسە ڕەخنە لەو دوو کەسە دەگرێت دەڵێت کە تەلمودیان تەرجمە کردووە لە عیبری بۆ ئەڵمانی ئەو هەڵایان کردووە بەڵام مانایەکی کەی هەیە بەڵام پێت ناڵێ چییە بەڵام لە کتێبێکی کەی هەیە تەواوی کتێبی تەواوی هەنووخ باس لە ڕەچەڵێکی فارس دەکات بەڵام بە زمانی ئەڵمانی من زمانی ئەڵمانی نازانم کتێبێکی تر هەیە کە پێی دەڵێن جیسن ئەتوانی هەر لە ترانسلیشن مەسەلەن تەرجەمەیکەی بەڵێ دەتوانێت تەرجمە بکەیت ئەوە ئەلێرە دەڵێ ڕەخنە لە چێ دەگرێت ڕەخنە لە دوو کەس دەکرێت بە ناوی چانێڵ لەگەڵ گاون های گاون دەڵێ ئەوان بە هەڵا تێگەیشتونە لە مانای پارس کە دەڵێن بە مانای جوتیار دێ مەزدەرێکی کەمان هەیە کە ئەمەش یەکەکە لە کەسە ئەکادیمیەکانی شارەزە لە ئاینی جودایزم جوو ناوی جەیسنە زۆر بەڕاشکاوانە دەڵێ لە تەلمودی بابلی پارس بۆ غەیرە جوو بەکار هاتووە ینی پارس وەکو نەتەوە نەبوونە مەسەن هەر کەسێک ئەوان یا عەجەم مەسەن ئێستا عەرەب بە هەر کەسێک عەرەب نەبێت دەڵێ عەجەمە ئەعجەمی عەجەمیون هەر لە ئاەتە هەیە هەر لە ئاەتیشا هەیە عەجەمیون و عەرەبی بۆیە یەهودیەکان جووەکان هەر کەسێک لە نەتەوەیەکی کە نەبوو بێ پێیان گوتووە ئەو پارسە نەتەوە نەبوون غەیرە زوو پێی گوتراوە ئەمە کەس ناتوانێت ئینکاری لەگەڵ ئەو کەسە ئەکادیمیە بکات بەس ئەو دوو تەناقوز نیە لەولاوە ئەو ترێ فارس جوون خۆیان کەواتە لێرە چمان بۆ دەردەکەی ئێمە دەبێت تەحقیق لەو مێژووە بکەین یعنی کەواتە سێ مەزدەرمان هەیە مەزدەرێک دەڵێ بە ناوی جوتیار دێ مەزدەرێک دەڵێ بە ناوی شوان دێ مەزدەرێک دەڵێ بە ناوی عەجەمی باڵێ باشە مامۆستا کەواتە لەم بەم شێوازە ئەکرێ بڵێن زمانی کوردی لە پێش زمانی فارسیە هەبووە کوردی بە معنای مەرج نییە وەک ئەم زمانی ئێستا بەس زمانێک بوو بیان دارمستەر هەرچەندە هەڵی کردووە لە تەرجمەی کتێبی زەردەشتیەکان چونکە چۆتە ناو زەردەشتیەکان و تەرجمەی کردووە بەڵام کەسێکی بەبلیمەتیشە زۆر بەڕاشکاوانە لە کتێبەکەی دەڵێ مادەکان بە زمانی ئاڤێستا قسەیان کردووە نەک بە زمانی فارس یعنی حتا ئەو قسەیەش دەکەن نەک بە زمانی فارس ئەخر ئاڤێستا زمانی چییە زمانی ڕەسەنی مادەکان بووە بەڵام ئاڤێستا چونکە ئێمە گوتمان لە چەند هۆزێک پێکاتوە وشەی تێکەڵاوی تێدا هەیە
من لەگەڵ چەند برادێکە ئێستا ئیش لەسەر ئاوێستا دەکەین بەڕاستی کە وشەکان بە تەواتی شیکەینەوە چونکە هەورامیەکان زۆر بە ئاسانی تی دەکەن لە زمانی ئاوێستا ئەوانی کە ئاوێستا نزیکە لە هەورامیەوە زۆر نزیکە سێ کەسمان هەیە ئێمە لە ئاینی زەردەشتی کە زۆر قوڵ بوونەتەوە دویان هەر خەڵکی هەورامانە زۆر بەڕاشکاوانە دەڵێن لە زمانی هەورامی 100% نزیکە لە فارسی لە زمانی ئاوێستا و دارمەستەریش دەڵێ ئی زمانی مادەکان بووە نەک زمانی فارس ئەسڵەن بە پێی سەرچاوەکانی یۆنانیش دەڵێ فارسەکان لە مادەکان و فێری زمان بوون دوو بەڵگەی زۆر زۆر جوانتریش هەیە ئەگەر کاتمان ماوێ باسی دەکەم لە تەلمودا باز لە بابەتێک دەکرێت زۆر گرینگە تەلمود لە سەردەمی ساسانی تەواو بووە قۆناغێکی زۆری ویستوە کە نووسراوەتەوە دوو تەلمود هەیە هەر بۆ بینەر تشتێ بخیتە سەر تەلمود تەلمود کتێبی تەشریعی و مێژوویە کە هاخامەکانی ئیجوەکانە کە هاخامەکانی غێری تەوراتە غێری تەوراتە بەڵێ خۆی ئمە پەیمانی کۆن و نوێمان هەیە کە پێی دەگوترێت بایبڵ 5 بەشەکە پێڵەن تەورات هاخامەکان هاتووە ڕاوایان کردووە لەوێ زۆر باسی مادەکانیان کردو ئێستا نووسینێکم هەیە لەو شوێنانی کە باسی مادەکانیان کردو زۆر بە شکۆیی باسییان کردووە شتێک باس دەکات کە زۆر جێش سەرنجە دەڵێ ئێمە دەتوانین کتێبە پیرۆزیەکانمان بە زمانی مادەکان بنووسینەوە بە زمانی قبتی بە زمانی ئارامی 4 زمان دێنێت باسی زمانی فارسی ناکە عەرەبیشی تێدا نیە ئەمە گەورەیەکە بۆ زمانی کورد مادەکان کە بتوانیت دەقی ئاینی پێ بنووسیەوە نەوەک بە دەقی فارسی یاخود ئێمە کلیۆپاترا دوا پاشای میسرەکان دەڵێ یەک لەو شتانەی کە زانیوەتی زمانی مادەکانی زانیوە بەس مامۆستا بەعزێ کەس ئەسڵەن ماد کورد ئێمە خۆمان نەخەڵەتێن کەڕین ماد ئێمە ئاگەڕێنە بۆ سەر مادەکان هاوار بەهمەنی کتێبێکی هەیە لە سەر دەرس قسەیشی زۆر جوان دەکات من مەزیبی ئەو تێوەری ئەو قسەی ئەو هیچ شتێک گومانێک ناهێڵێتەوە بێزگە لە بەڵگەی تر دەڵێ هیچ بەڵگەیەک نییە کە کوردێک هات تیرەیەک هات بێ ناوی کورد بێ و هات بێ نیشتیمانی مادەکانی زەوت کردبێ کەواتە لە غەیری کورد لە نیشتیمانی مادەکان چێژیاوە ئێمە مێژووی فارس دەزانین لەکوێوە هاتووە مێژووی تورک دەزانین لەکوێوە هاتووە مێژووی عەرەب دەزانین لەکوێوە هاتووە باشە مادەکان لەکوێوە بزر بوون هەتا ساڵی دەی ئیسلام کە دروست بووە پێش کۆچی 3 ساڵ پێش کۆچی ناوی مادەکان هاتووە بە خاچی مادەکان ناوی 670 زاینی 670 زانی ناوی هاتووە بابەتێکی کەشێ هە زۆر مهمە لە تەلمود باز لە دز دەکات ئەگەر دزێک کاری خراپەکاری کرد ئەگەر بچێ بۆ ناو خاچی مادەکانیش دەبێت تۆ بیهێنیەوە باسی فارز ناکات مامۆستا پرسیارێک لێرە زۆر جار هێت خەیاڵم تەنانەت ئەمانەی خۆشمان زۆر ئەوانەی کە پیانەوە ترێن نووسەر یا ڕۆشنبیر ئەڵەن کورد شوانکارە بووە ئەسڵەن ئەم مەسەلەی بۆی وەکو بڵێ سوکایەتیکردنێک بۆ سوکایەتیکردن خۆی ناسنامەی خۆی فارس دیکە بە ئی ئێمە دەڵێن مەسەلەن بە کورد گوتراوە شوانکار یاخود مەزدەری ئیسلامی مێژوو نەک لە قورئان و حەدیث بەڵکو لە مێژوو دەڵێن کورد ئەعرابی فارس بوون ینی ئەمە هەڵە مێژوویەکان دەوارنشینەکانی ینی فارس نەتەوەیەکی شکۆمەند بوون خزمەتکاریان هەبووە شوانەکان پێیان بتونە کورد دەشتەکان باشە ئێمە گوتمان زانستی بیرکاریمان ئێمە باس کرد ئەحسا ئێمە ساڵی 1970 ئێران کە 37 ملیۆن بووە 130 کوردە و 120 ئازەر و ئەرمەن و نەتەوەکانی تر و بەلوجن کە بەلوجەکانیش هەر کوردن یعنی ساڵی 40 ساڵ پێش ئێستا فارس 15 ملیۆن بووە یعنی دەتەوێت بە ئێمە بڵێ 1400 ساڵ پێش ئێستا ئێوە نەتەوەیەکی زەبەلاح و زلهێز بوون ینی ئەمە تێڕامانە بەڕاستی بەس ئەوە هەر دەوڵەتی ساسانی لەدا و بڵێن مێژووی ئیسلامیشە بە دەوڵەتی فارس ناسراوە
بە دەوڵەتی فارس نەسرا مامەستا ئەوەی کە هێت خەیاڵم ئەڵەن یەکێکراوانەیە خامنشەکانە پێش ساسانی چێ بووە ئەشکانیەکان نامەیەگە نەرێ بۆ ئەردەشێر ئەی کوردی دەوار نشین ئەمە خۆی دوو ئێمە بابەتمان هەیە دەوڵەت دائیمەن بە ناوی دەسەڵات کراوە یان بە ناوی باپیرە باپیرەی ئەردەشێر ناوی ساسان بووە ساسان بۆ بەچی میدی بووە ئەی بۆ وەکو دەوڵەتێکی فارسی ناسراوە دوای ئەمە مێژوو نووسەکان بەڕاستی خۆی عەرەب لێرەوە کە کەڵچەرێکی جیاوازی هەبووە بەڵگەیەکم هەیە کە باز دەکرێت دەڵێ یەکەم جار کە ڕۆمەکان دێن بۆ ناوچەی ساسانیەکان هێرش دەکەنە سەر ناوچەکانی میدیا سێ پەرزگا هەبوو هەر سێ پەرزگای زەردەشتی ئیمیدیەکان بوو یعنی باسی پارس ناکات ئەمە با بڵێن جۆرێک چاواشەکاری کۆنەیە لە تازەیە چاواشەکاریەکی کۆنی پێوە دیارە لە ئێستاشە زۆر زەق کراوەتەوە هۆکارەکەش ئیعلامە مەسەلەن فارسەکان ئیشیان کردووە لە سەردەمی ڕەزا شاوە چۆن مێژۆک بۆ فارس دروستکەن بەڵام ئەوەی کە بناغەکەی داناوە شانامەی فیردۆسیە لەوێوە دانێ و نەتەوەیەکیش کۆمەند دروستکەن بەڵام ڕەزاشا توانیوێتی تەحریف لەم سەر مێژوو بکە چیان کردووە مەسەلەن گەشتیارێک هاتۆتە ناوچەی ئێمە جا ئەو کاتە پێیان گوتراوە پێرژە پێشی ناوی ئێران بەڕسمی بێتە بلاد الفارس هەستاون هەرچی ئەو مێژوانەی کە گەشتیارەکان نووسیوانە بۆ نمونە گوتیانە ئێستا ئێمە لە خاچی پێرژیا یەکسە شتەکانیان کردو بە پێرژیا بۆ نمونە ئەوڕۆ ئاسەوارێک لە کوردستان دەدۆزرێتەوە ناڵێن کوردستان دەڵێن عێراق مەسە مێژوو نووسەکە لێرە دەڵێ ئەمەمان دۆزیوەتەوە لە عێراق لە شیمالی عێراق زیاتەکە ئەخیر هەر بن جامل یەک لە مۆزەخانەکانی ئەوروپا کە چووم ئەنی ئاسەوارم دیوە ئی کوردستانە لی نووسیوە نۆرت عێراق ینی شیمالی شەمالی عێراق باکووری عێراق یعنی ئاوا چاوەش ئەوروپاش دەستێکی هەبووە لە چاوەشەکاری و جووەکانیش دەستیان هەر هەبووە ئەوان جوو بوو جوو مەسلحەتێکی زۆر دێرینیان هەیە لەگەڵ فارسەکان لەوێ توانیویانە زۆر بابەتی گرنگی مێژووی کورد چاوەشەی بکەن مەسەلەن کە دەڵێ مادەکان نەورۆز جەژنی مادەکانە مەسە 100 ساڵ پێش ئێستا ئەو دەقیان دەرهێناوەتەوە ئێستا لایەن بردووە ئێستا لە تەلمودی بابلیە ئەمە نابینیەوە کاسۆرە بەڵام ئەوە 100 ساڵ پێش ئێستا باز لەوە دەکات ئێمە تەلمودی چیە ئەمە تەلمودی بابلیە مەسەلەن شەرحی دەکا بەس ئێستا لایەن بردووە ئێستا لایەن بردووە ئەمەش کتێبێکی ترە ئەوەش عینەن ئەو کتێبێک کە باسمان کرد لەوەش باز دەکات دەڵێ نەورۆز جەژنی مادەکان بووە ئەمەشیان لابردووە جینی ڕۆز کە پرۆفیسۆرێکە لە زانکۆیەکی ئەمریکا دەرس دەڵێتەوە ڕێک مۆری لێ دەدات کە دەڵێ نەورۆز جەژنی مادەکان بووە ئەمانە لە دەڵێ لە تەلمودی بابلی باس کراوە ئەمانیان ئێستا هەمووی لابردووە بۆ مەسلحەت سڕینەوەی ئەو هێنە ئاخرەوە ئێستا خاوەنی دەسەڵاتە خاوەنی دەسەڵاتە زۆر باش ئەی مامۆستا زەردەشت دیسان با بڵین پەیوەندی بە کوردەوە هەیە بەو شێوەیە زەردەشت کورد بووە زەردەشت هیچ پەیوەندی لە بە فارسەوە نییە مەبەستم فارس نیانی وەکو نەتەوە نەتەوەی تر نەوەیان خۆی لە ڕووی زانستیەوە ئێمە دەبێت شتێک باس بکەین ناتوانین بڵێن دینی زەردەشتی دینێکی کوردیە چکە وەکو جوو دینێکی تایبەت بە خۆیان هەیە کەس ناتوانێت بێتە سەر ئاینی جوو ئەمە ئاینێکی قەومیە بەس زەردەشتی ئاینێکی تەبشیریە وەکو ئیسلام وایە وەکو ئیسلام وایە یعنی کەسێک کە ئینگلیز بێ ببێتە ئیسلام ناڵێەوە دینێکی عەرەبیە تەبشیریە بەڵام لەکوێوە دروست بووە دینی زەردەشتی لە کەلتوری کوردەواریەوە دروست بووە هەموو خاصیەتەکانی تۆس مامۆستا ئێستا ماڵین پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ عەرەبە نقطە سەری دێر من مسلمانم وەکو کورد علاقی بەوە نییە یانیکە من ئایا زەردەشتی شوان بوو ینی کورد بووە بۆ معنای کورد بووە هەموو سەرچاوە دێرینەکان دەڵێ زەردەشت لە تیرەی مۆغەکانی میدی بووە و هەندێک جار مۆغەکەش لا دەبن دەڵێن میدی بووە سەرچاوی هیندیەکان سەرچاوی یۆنانیەکانیش بەڵام بۆ نمونای فارسەکان نمونەیەک دێنمەوە پورداوت کە یەکەکە لە کەسانی کە ئاینی زەردەشتی زیاتر بە ئێران ناساندەوە کە دەڵێ زەردەشت لە تیرەی مۆغەکانی میدی بووە سەرچاوی هیندیەکان سەرچاوی یۆنانیەکانیش بەڵام بۆ نمونای فارسەکان نمونەیەک دێنمەوە پورداوت کە یەکەکە لە کەسانی کە ئاینی زەردەشتی زیاتر بە ئێران ناساندەوە
باسی پلۆتراخ دەکات دەڵێ پلۆتراخ دەڵێ زەردەش 6,000 ساڵ پێش شەڕی ترۆزان لەدایک بووە. کتابی سیر کراوە بە عەرەبی. نازانم کراوە بە عەرەبی. زۆرتان کردوتی بە عەرەبی هەموو کتێبەکەم هەیە. بەڵام جا بریا ئەوە بیخوێنەوە دوای بزانە چی نووسیوە. کە ئەمە کراوە بە فارسی دەڵێ زەردەش 6,000 ساڵ پێش شەڕی ترۆزان لەدایک بووە. یەک مەقەستی لێداوە بەڵام پلۆتراخ وا ناڵێ دەڵێ زەردەشتی ماگی 6,000 ساڵ پێش لەدایک بووە. پلینی باس دەکا کە ماگی بووە سەرچاوی ماگی یعنی مۆخ ئەوان پێی دەڵێن ماگی لە کە تەرجمەی ئینگلیزی دەکرێت. زۆر باش زۆر سپاس مامۆستا. سپاس بۆ بەدەخۆ بابەتەکەمان خۆشە بەڵامتر دەرفەتێشیکە. زۆر سپاس. زۆر بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم ئەڵقەیە تا بەرنامەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.